بۆتێ ساڵهاتی دووهەم کارەساتی شیمیاباران بەسەر کۆمەڵەدا. ڕۆژی 25 مانگی گوڵان ساڵ ڕۆژی کیمیابارانی مقڕەکانی کۆمەڵە لە ساڵی 1367 لە دۆڵی بۆتێ لەلایەن ڕژیمی بەعسی عێراقەوەیە. دوانیوەڕۆی ڕۆژی 25 گوڵانی 1367 هەتاوی مقڕەکانی کۆمەڵە لە دۆڵی بۆتێ هەڵکەوتوو لە 20 کیلومتری شاری ڕانیا لە کوردستانی عێراق کەوتە بەر بۆمبارانی فڕۆکە شەڕکەرەکانی ڕژیمی جنایەتکاری بەعسی عێراق. لەم ڕۆژەدا تایارەکانی ڕژیمی بەعسی عێراق بۆ دووهەم جار هێرشیان کردە سەر مقڕەکانی کۆمەڵە لە دۆڵی بالیسان لە بۆتێ. بالیسان ئەو ناوچەیە بوو کە ڕژیمی بەعسی عێراق بۆ یەکەم جار سلاحی کیمیایی لە دژی خەڵکی کوردستانی عێراق بەکارهێنابوو. هەڵبەت ئەوە یەکەم جار نەبوو کە مەقڕەکانی ناوەندی کۆمەڵە دەکەوتنە بەر هێرشی هەوایی و تۆپخانەی ئەرتەشی عێراق. پێشتریش مەقڕەکانی کۆمەڵە لە مالومە لە ناوچەی جافایەتی بەهۆی ئەوەی کە لە ڕێگای مەقڕەکانی کۆمەڵەوە یارمەتی خەڵکی ئاوارە دەدراو، هەروەها پێشمەرگەکانی یەکێتی نیشتمانی کوردستان هاتوچۆی مەقڕەکانی کۆمەڵیان دەکرد، بەو بیانوانەوە کەوتبوونە بەر پەلاماری تۆپخانەی ئەرتەشی عێراق و چەندین هاوڕێمان گیانیان بەخت کردبوو و خەسارەتی ماڵی زۆریشی پێگەیان بووین. بەڵام هێرشی ئەم جارە بۆ سەر کۆمەڵە لە دۆڵی بۆتێ بە چەکی شیمیایی و گازی ژەهراوی بوو. لەم هێرشەدا بوو کە بەداخەوە 23 ئینسانی تێکۆشەری ماندووی نەناس، 23 شۆڕشگێڕی ڕێگای ئازادی و سۆسیالیزم گیانیان بەخت کرد و 150 کەسیش بریندار بوو. بۆتێ شوێنێکی ڕزگارکراو لە ناوچەی بالیسان بوو کە ڕژیمی بەعس دوای چەندین پەلاماریش نەیتوانی بوو داگیری بکات. ڕژیمی بەعس لە ڕێگای جۆراوجۆرەوە هەوڵی دەدا کە مەقڕەکانی ناوەندی کۆمەڵە لە شوێنە ئازادکراوەکانی کوردستانی عێراقەوە بگوازرێتەوە بۆ شوێنەکانی ژێردەسەڵاتی خۆی. ئەو کات کۆمەڵە وەکو هەڵوێستێکی سیاسی بەرامبەر بەو هەوڵانەی دەوڵەتی عێراق خۆڕاگری دەکرد و نەیدەویست تا کاتێک کە شوێنێکی ئازاد لە کوردستانی عێراقدا مابێ مەقڕەکانی ناوەندی لە مەنتەقەی ژێردەسەڵاتی ئەو ڕژیمەدا بن. ئاخۆ هۆکاری ئەو پێداگرتنەی ڕژیمی بەعس لەسەر گواستنەوەی مەقڕەکانی کۆمەڵە بۆ ناوچەکانی ژێردەسەڵاتی خۆی و بۆ ئەم دژمنکاریەی کە گەیشت بە ئاستێک کە چەکی کیمیایی لە دژی کۆمەڵە بەکاربهێنێت چی بوو؟ بۆچی کۆمەڵە زوو دەکەوتە بەر پەلاماری ڕژیمی بەعس؟ لە ڕاستیدا هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ هەست بە بەرپرسیارەتیکردنی کۆمەڵە بەرامبەر بە خەباتی عادڵانەی خەڵکی کوردستانی عێراق. کۆمەڵە بە پێی پرەنسیپ خۆی بە هاوپشت و دڵسۆزی ئەو خەباتە ڕەوایە دەزانی. بەو پێیە پەیوەندیەکی چڕوپڕی خەباتکارانەی لە نێوان خۆی و کۆمەڵانی خەڵکی کوردستان پێکهێنابوو. بە هەر شێوەیەک بۆی کرابە یارمەتی خەڵک و تێکۆشەران و ئەو هێزانەی دەدا کە لەگەڵ ڕژیمی جنایەتکاری بەعسی عێراق لە حاڵی شەڕدا بوون و یان تەنانەت لە شارەکان خەریکی خەباتی نەهێنی بوو. کۆمەڵە دەشیزانی بەهۆی ڕەچاوکردنی ئەو سیاسەتەوە ممکنە بکەوێتە بەر شاڵاوی تۆڵەسەندنەوەی ڕژیمی بەعس کە دژمنی خەباتی خەڵکی کوردستان بوو. دیارە ئەم پەیوەندیە دوولایانە بوو. خەڵکی بەشمەینەتی کوردستانی عێراقیش خۆیان بە دڵسۆزی کۆمەڵە دەزانی لە خۆشی و ناخۆشیەکانیدا بەشدار بوون، یارمەتیان دەدا و یارمەتیان لێوەردەگرت. بەهۆی ئەو پەیوەندیەوە بوو کە لە کاتی تنگانەدا خەڵکی کوردستانی عێراق بە گەرمی بەرەو پیری کۆمەڵەوە هاتن. خەڵکی ناوچەی ڕانیا ئەو ڕۆژە هەر کە ئاگاداری هێرشی بەعس بۆ سەر مەقڕەکانی ناوەندی کۆمەڵە بوون، سەرەڕای ترس و خۆفێک کە ڕژیمی عێراق نابوویەوە، جەماوەری خەڵک بە هەموو هێز و توانا و ئیمکاناتەوە بەهانای کۆمەڵەوە هاتن. بریندارەکان و کەلوپەلیان لەگەڵ دەگواستینەوە، دەگەڕان بە شوێن هاوڕێیانی نادیارماندا، خۆراک و پێداویستیان بۆ دابین دەکردین، ماشین و تراکتۆریان دەخستە اختیارمانەوە و
بەم جۆرە شانۆیەکی شکۆداریان لە دڵسۆزی و هاوپشتی خۆیان بۆ کۆمەڵە نیشاندا و سەلماندیان کە کۆمەڵە بەهی خۆیان دەزانن. لە هەمان کاتدا زۆر یەک لە پزیشک و دەرمانخانەکانی شاری سلێمانیش سەرەڕای ئاگادارکردنەوەی دەوڵەتی بەعس بەنەهێنی کەوتنە خۆ بۆ دابینکردنی کەلوپەلی پێویست بۆ دەرمانکردنی بریندارەکان. جێی خۆیەتی لە 33هەمین ساڵڕۆژی کارەساتی بۆتێ لەگەڵ ئەوەدا کە ڕێز دەگرین لە یادی ئازیزی هاوڕێیانی گیانبەخت کردومان، جارێکی دیکەش سوپاسی هاوپشتی و دڵسۆزی و هاوکاری خەڵکی تێکۆشەری ڕانیە و دەوروبەری پزیشک و دەرمانخانەکانی شاری سلێمانی بکەین. بێشک کۆمەڵە ئەمڕۆژ هەروە خۆی بە دۆست و پشتیوانی ئەو خەڵکە دەزانێت. بەداخەوە لە ئاکامی ئەو هێرشە جنایەتکارانەیەدا 23 هاوڕێی خۆشەویست، 23 کەس لە پێشڕەوانی بزوتنەوەی کرێکاری و کۆمونیستی، 23 سیمای ناسراوی کرێکاران و زەحمەتکێشانی کوردستان و ئێران کە لە دژی نظامی سەرمایەداری و لە دژی بێمافی و نابەرابەری ئینسان ڕاپەڕی بوون، یانیان لە پێناوی ئامانجی بەرزیاندا فیدا کرد. لەناو ئەو هاوڕێیانەدا بوون کەسانێک کە لە شارەکانی ئێران و هەروەها لە کوردستانی عێراقەوە بە ڕیزی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران پەیوەست ببوون و لە ژێر ئاڵای سووری کۆمەڵەدا خەباتی سۆسیالیستی خۆیان درێژە پێدەدا. گیانبەختکردنی ئەم هاوڕێیانە بوو بە ڕەمزی هاوچارەنووسی ستەم لێکراوان و چەوساوەکان لە ئێران و عێراق. ئەم ئازیزانە بریتی بوون لە ئیسماعیل مستەفازادە، ئەحمەد محەممەد، بایزید بەیاز، پەرویز تاجەوانچی، حوسەین سیگاری، سەعید محەممەدی، جەلال پێنجوێنی، فریشتە ڕەزایی ناسراو بە زۆهرە، عەبدوڵڵا هۆشیاران، عەلی حەسەن محەممەدی ناسراو بە تەحمورس، فەرەنگیز شاهۆیی، کەریم عەبدوڵڵاپور، کەریم جەنەتی، مەریەم مەجنون ناسراو بە سەعادەت، کەماڵ ڕەزانژات، کیومەرس مهاجر ناسراو بە جەبار، مەنوچێر مەحمودیان ناسراو بە مۆرتەزا، محەممەد ڕەسووڵی خۆشسفەت ناسراو بە حەمە بازووکە، محەممەد عومەر عەلی ناسراو بە حەمەی ئاجیکەند، نادر قازیزادە ناسراو بە ئازاد، ناسەح مەردوخ، وەفا تووتنچی و حامد مدەڕسی. نێوی ئەم ئازیزانە لە مێژووی پڕ لە فیداکاری و ڕەزمەندەگی بزوتنەوەی کۆمونیستی ئێراندا بۆ هەتایە دەدرەوشێتەوە. ئەمڕۆ گڵکۆی ئەم دەستە لە ژنان و پیاوانی ماندووی نەناس و لە تەسلیم نەهاتووی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران لە شوێنی گیانبەختکردنیاندا جێگایەکە بۆ نوێکردنەوەی پەیمان لەگەڵ ئامانجی شەریف و ئینسانیان و پەیمان نوێکردنەوە لەگەڵ بنەماڵە سەربەرزەکانیان. بێگومان بە درێژەدان بە ڕێگای ئەم هاوڕێیانە و وەفادارمانەوە بە ئامانجەکانیان لە ڕیزی حیزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵە یادی ئەم شۆڕش گێڕانە و پێشڕەوانە زیندوو ڕادەگرین. جارێکی دیکە یاد و بیرەوەری هەموو گیانبەختکردوانی ڕۆژی 25 گوڵانی ساڵی 1367 هەتاوی لە جەریانی بۆمبارانی شیمیایی مقڕەکانی ناوەندی کۆمەڵە لەلایەن ڕژیمی جنایەتکاری بەعسی عێراق ڕێز لێ دەگرین. ئێوارەیەک لە پڕ ئاسمان ڕەش هەڵگەڕا. ئێوارەیەک لە پڕ ئاسمان ڕەش هەڵگەڕا، هەوری چڵکن گەواڵ گەواڵ پاڵیان ڕێکدا و شۆراوەیاندا هێشتە سەر هەموو ترۆپکی شاخەکان. خۆر لەسەر کەل بە پەلەپەل گشت گزنگی خۆی هەڵوێزنی و شۆڕ بووە ئەو دێوی چیا. شەو وەکو شەوە پەلی کێشایە ئەو دۆڵە، هەر هێندەی چاو چروکانێک
23 شاخ دایان بە چۆکی خۆیاندا 23 کانی وشک بوو لە پرمەی گریانیاندا 23 شوێن لە ئەرزی ڕاق لە هەیبەتی 23 تەرمی تازەدا قرچە قرچیان کەوتە لەشی